هاوپەیمانی کوردستان بەڕێزان هاوپەیمانیەک نییە کە تەنها بۆ بانگەشە بێت و بۆ ناردنی چەند کاندیدێکی بەڕێز بێ بۆ پەرلەمان. ئەم هاوپەیمانیە نەتیجەی پرۆسەیەکی دوور و درێژە، پرۆسەیەک کە هەردوو خوا لێ خۆش بوو هەواڵ مامجەلال و ڕەوانشاد کاکنەوشیروان دەستیان پێی کرد لە پێناوی ئاشتکردنەوەی دوو حزبی گەورە، دوو هێزی کاریگەر، دوو جەماوەر کە لەبەر هەر هۆکارێک لێک جا ببوونەوە، لێک تۆرا بوون و ئەو جابوونەوەیە بۆ مایەی زیادبوونی گرژیەکان. بۆیە ئێمە ئەبێ لە بەغا بەهێز بین، لە بەغدادی پایتەختی عێراق بە قووەت بین، یەک ڕیز بین، یەک دەنگ بین، یەک ئاراستە بین، کێشە و گرفت و ململانەکانمان بخەینە لایەکەوە، لە بەغداد بە یەک دەنگی، بە یەک ڕیزی، بە یەک هەڵوێستی دیفاع لە ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. بەو یەک ڕیزیەوە ڕوبەڕووی هەموو تەحەدیاتێکە بینەوە. بەڕێزان، ئەم 4 ساڵەی کە لە بەردەممانایە 4 ساڵێکی زۆر قورسە بن، 4 ساڵێکە بن کە لایەنە سیاسیەکان لە عێراق هەوڵێکەیەن دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەم بکەنەوە.